السلام عليكم ورحمة الله وبركاته. من ناوم هاوجين أحمد لقضية صادقة بشعیم لکورسی بهسکردن و چالاکردنەوەی مشک یادگەر کردووە لە پۆلی دوانزەی زانستیم. سەتا سوپاس و دەستخۆشیم هەموو مامۆستا بەڕێزەکانی ئەم کۆرسەوە هەیە لەبەرەوەی زۆر ئیسفادەم لێ کردووە. ئیسفادەکان بۆ شێوازەم کە من لە خێرابینینە یەکەم جا کە بەژانیم کە تەنها توانیم 21 لاپەڕ لە ماوەی 10 خولەک ببینم، بەڵام ئێستا ئەتوانم 427 لاپەڕ لە ماوەی 10 خولەک ببینم. وروها لە لەبەرکردنی بینینی کە ئێمە تێستەکەمان کرد تەنها توانیم لە ماوەی 1 سعات 1 لاپەڕە لەبەر بکەم، بەڵام ئێستا دەتوانم لە ماوەی تەنها 3 خولەکدا 1 لاپەڕە لەبەر بکەم. وروها لە لەبەرکردنی بیستنیەکە یەکەم جار 5 دێڕم لە ماوەی 10 خولەک ئەبینی، بەڵام ئێستا 1 لاپەڕ لە ماوەی 7 خولەک طبعا لەبەر ئەکەم. وروها لەبەرکردنی ژمارەکانی یەکەم جار کە لە ماوەی 1 دقەیە توانیم 19 ژمارە لەبەر بکەم، بەڵام ئێستا 50 ژمارە بەرەو سەرتر ئەتوانم لە ماوەی 1 خولەکدا لەبەری بکەم. وروها بیرۆڕات زۆر گۆڕاو بەرامبەر بە توانەکانی خۆم و ئێستا زۆر توانەکانم هەستەکەم زیادی کردووە. و هەروەها دەربارەی بارودۆخی دەبنیشم سەرەتا من کاتێک کە سەعیم دەکرد و دەمخوێن زۆر هەستیم بە قەلەقی و ماندووبوون دەکرد لە کاتی خوێندنەکەم دەیان مەسەن باوەڕم بە توانەکانی خۆم نەبوو، بەڵام ئێستا سپاس بخوای گەورە زۆر باوەڕم پێێتی. وروها بارودۆخی دەرونیم زۆر باشە و هەر کاتێک بۆ منە هەستکەم کە قەلەق ئەبم یا سترێس ئەبم ئەو تەکنیکانی کە لێرە فێر بووم بەکارهێنم، ڕاستەخۆ بارودۆخم باشتر دەبێتەوە. وروها ناسەدانکێکێک بۆ لەوانی کە زۆر یارمەتی منی داوە کە بتوانم دەرونم بەرەو باشتر ببەم بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەکاندا. وروها دەربارەی سیستەمی خۆراک و خواردنم طبعا من پێشتر میوەم زۆر بەکەمی ئەخوار هەرنم ئەخوار، بەڵام ئێستا هەموو ڕۆژێک میوەیەکی زۆر ئەخۆم و زۆر ئیسفادەم لێ کردووە و ڤیتامینەکانم زۆر بەرەو پێش چووە. ینی با بڵم پێشتر ڤیتامینم زۆر خراپ بوو یان کەم بوو، بەڵام ئێستا لانی ڤیتامینەکانیش زۆر باش بووە لە لەشمدا. وروها شیرینی پێشتر زۆر ئەم خوار هەوادارێکی سەرسەختی شیرینی بووم، بەڵام ئێستا بە یەکجاری شیرینیم واز لێ هێناوە، شەکر هەر ناخۆم، زۆریش کەم یان هەر نایخۆم یان زۆر کەریشم کردووەتەوانێ. و هەروەها خۆکانم زۆر باشم. پێشتر پەیوەست بووم بە ئینتەرنێت و بەردەوام ئینتەرنێتم بەکارهێنا کە ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی لەسەر مێشکم دروست کرد بوو، بەڵام داوای کە بەژەرین لەم خولەیە کرد بە یەکجاری وازم لە بەکارهێنانی ئینتەرنێت هێنا، طبعا بۆ شتی بێسوود وەکو ڕیلەکانی ئینستاگرام و ڕیلەکانی فەیسبوک و ئەوشتانە، بەڵام ئێستا وانە بەکار ناهێنم و بە یەکجاری لام بردوون. وروها لە بیچوونەوەم سپاس بخوای گەورە زۆر باش بووە بەهۆی بەکارهێنانەکانی ئەو تەکنیکانی کە لێرە فێری بوون، یعنی لە هیچ شوێنێ بێگومان ئەو تەکنیکانە فێر ناکەن. و دەستخۆشیم لە هەموو مامۆستاکان هەیە، مامۆستا ئاتا و مامۆستا ئاوات و مامۆستا سدیق، قسەکانیان هەمیشە وەکو ئامۆژگاریەک بەناو مشک و دەمارەکان دادێن و دەچن. و ئەو تانەی کە گۆڕانکاریان لە ژیانمان کرد لەم کۆرسایەکێک لەوانە بریتی بوو لەوەی کە هەمیشە مامۆستا ئاتا ئەیوت حەزێکی سوتێنەرتان بۆ ئەو شتانە هەبێت کە ئەتانەوێت بەدەستی بهێنن و هەروەها هەرگیز دوانە کەوتووە ئەو کەسێک کە دەست پێ دەکا. و چەندین قسەی تر کە هەمیشە هەروەکوت لە مشکمان دێن و دەچن و کاریگەریەکی گەوریان لەسەر ژیانم کردووە کە هەر کات سات بمەوە ئەو قسانە دێنەوە بیرم و دووبارە دەست پێ دەکەمەوە. وروها لە چاو پارەکەی بۆ ئەم دەورە بەڕاستی شانی زۆر زیاترە، چکە و ئیسفادانەی کە لێرە ئەکرێت لە هیچ کۆرسێک و لە هیچ شوێنێکی دیکە ئەو ئیسفادانە ناکەی. بۆیە بە بڕوای من ئەوانەی کە دڵم وەسلن پارەکەی گران و ئەوانە بگرە شانی نرخێکی زۆر زیاتریشە. و یەکەم جارمە طبعا لە هەموو لەسەر ئاستی عێراق و لە ژیانمان کە بەجای لە کۆرسی چالاکردنی مشک یادگە بکەم و هیچ کۆرسێک بۆ شێوازە نییە کە لێرە هەیە. و هەروەها من بۆ لەبەرکردنی ساڵەکان زۆر ساڵی کوردی بە تایبەتی لەبەرەوەی پۆلی دوانزەم هەموو ساڵەکانی کوردین لە ڕێگەی سیستەمی سەرەکی و لەبەر کردو زۆر ئیسفادەم لێگەاندووە و پێگەیشتووە. وەرو ئەمێ بڵێم ئەو ڕاهێنانانی کە زۆر ئیسفادیان بە من گەاندنە و تەسیری گەوریان لەسەر من کردووە یەکێک لەوانە خێرابینی بووە کە بەڕاستی بە تەواوەتی لە ناوی مێشکمە هەستمە گۆڕانکاریەکان کردووە کە پەیوەندی لە نێوان دەمارەخانەکانم زیاتر و پتەوتر ئەبن. و هەروەها سیستەمی سەرەکیەکێک بۆ لەو شانێک کە هەمیشە من کێشەم لە ساڵ هەبوو، بەڵام سوپاس بخوای گەورە ئێستا بەهۆی سیستەمی سەرەکی و هەموو ساڵەکانی ناو ئەدەبی کوردیم بە ئاسانترین شێواز لەبەر کردووە. وەروەها یەکێکی دیکەش کۆشکی یادگە کە هەمیشە بۆی ئەوە ئەتوانم هەر شتێک بمەوێت لەبەری بکەم زۆر بە ئاسانی و لە بیریش ناچێتەوە. دووبارە سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ تای مامۆستاکان.